من دەمەوێت لێرە ئاماژە بە خاڵێکی گرنگی ڕووداوێکی مێژووی بدەم کە ئەم چەند ڕۆژە بینیمان دوای چەند دوسێ ساڵێک لە وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بازارەکانی دەرەوە جارێکی تر ئەمڕۆ ئەم بەیانیە نەوتی هەرێمی کوردستان بۆ مارکێتی جیهانی هەناردە کرایەوە کە ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. من دەستخۆشی لە هەموو ئەو کەساتیانە و ئەو لایەنانە دەکەم کە ڕۆڵێکی گرنگیان گێڕا لە سەرخستنیان پرۆسەیە و لێرەدا حەزەکەم ئاماژە بدەم بە ڕۆلی بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چ لە واشنتن چ باڵوێزیان لە بەغدا یان قونسولیان لێرە لە ئەولێر کە بەڕاستی پاڵپشتی گەورە بوون بۆ سەرخستنیان پرۆسەیە. جارێکی تر هیوادارم کە ئەم گرێبەستە ئەم ڕێکەوتنە ببێتە هۆکاری پێشخستنی ژێرخانی ئابووری و لە خزمەتی هەموو هاوڵاتیاندا بێت.